بینەر و بیسەر عزیزەکانم لە هەر شوێنەکە سڵاوی ئەمەتان لێ بێوم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز هاوکارێکی زۆر بەڕێزمان کاک میران ڕەشید محەممەدمان کردووە کە بەڕێزیان ڕاگەیاندنکارن قسە باسەکەین لەسەر ڕۆڵی میدیا لە قەیران و ڕووداوەکاندا باسی ئەم ماوەی ئێستا ئەکەین کاک میران بەخێر بێسەر سەر و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێزت سڵاو لە بەڕێز و سڵاو لە بینەرەکانی کەناڵە جوانەکەتان زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ میوانداریە. مەمنون سپاس بۆ ئەوەی کە تۆش ئەمڕۆ میوانی ئێمە بووی. کاک میران لە تەوەری ئەمڕۆمانە باز لە وردەکاری و قەیران و ئەو باس و خواسە ئەکەین لە ئێستای لە کۆمەڵگای کوردیا بە تایبەت تێکەوتون بەڵام لە بواری میدیایە. بزانم لە جیهاندا لە ئەمڕۆ تا چەند توانیومانە وتوانراوە پەیامی میدیایی وەکو خۆی بگەێنرێ. ئەگەر باسی جیهان بکەی بە تایبەت و دوایش باسێکی ئەومە بکەیت لە کوردستانیش تا ئێمە تا چەند توانیومانە کە پەیامی میدیایی بەڕاستی و دروستی بگەێنێ. خۆی میدیا لە جیهاندا و لە کوردستانە بێگومان کوردستانیش دانەبڕاوە لە جیهانی کە ئێستاتیا ئەژین. میدیا پەیامێکی هەیە یاخود ئەرکێکی هەیە ئەرکێکی ئەخلاقی هەیە کە بێ دەکرێت بکرێتە بناغەیەک و پێوەرێک بۆ بڵاوکردنەوەی ئەو پەیامی کە هەیەی. واتە میدیا کاری میدیا ئەوەیە کە پارێزگاری لە بەهاکانی ناو کۆمەلگا بکە ئاڕاستەکردنی تا بکە لە ناو کۆمەلگایە بە ئاڕاستەیەکی باشتر. میدیا ئەوەیە کە تۆ زانیاریەک بڵاو دەکەیتەوە زانیاریەک دەگەینیت بە بینەرەکە وەکو خۆی بیگەێنیت واتە ناکرێت تۆ زانیاریەکت لایە ئەکرێت بە چەند شێوازێک دەڕی بەبڕێ ئەوە کێشەکە لەوان نییە بەڵام ناکرێت تۆ ئەم زانیاریانە بیت بابەتی تری تێکەڵکەیت یا خود ڕاو بۆچوونی خۆت بخیتە ناو ئەم زانیاری و ئەم هەواڵانە. واتە ئەگەینە ئەو نەتیجەی کە میدیا بریتیە لە گەاندنی پەیامێک کە پارێزگاری لە بەهاکانی ناو کۆمەلگادا بکە بنیاددانی کۆمەلگا بکە یاخود با بڵێن بنیاددانی تاکێک بکات و ئاڕاستەی بکە بەو شێوازەی کە هۆشیار بێتەوە لە هەندێک بابەتی مەترسیدار لە هەندێک هەواڵ کە ڕوو دەدات لە هەندێک زانیاری کە هەیە و ئێمە گەر بین باسی بکەین ینی ئێستا با بڵێن میدیا لە جیهانە باسیەوە کە هۆکاری کێشەکان چییە لە ناوچەیەکی دیاری کراودا یەت میوانێک دەهێنێت شیکاری بۆ ئەم بابەتە ئەگەن یاخود پەیامنێرێکی هەیە راپۆرتێک دروستەکە لەسەر با بڵێن بابەتێکی دیاریکراو شەڕێک بێت بۆ نمونە شەڕی غەزەیە شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانە با بڵێن بابەتێکی ئابووریە کە لە ئەوروپای هەیە لەگەڵ هاتنی سەرۆکێکی نوێیە لە وڵاتێکی زلهێزدا وەکو ئەمریکا بابەتە ئابوووریەکان و سیاسەتی دەرەوەیان چی لێیەت راپۆرتێکی بنکۆڵکاری ئەکا لەسەر چۆنێتی ئاڕاستەکردنی سیاسەتێکی دروست بۆ ئەم سەرۆکی حکومەتە یاخود بۆم سەرۆکی وڵاتەوە چی دروست ئەبێ لە ئایندا ئەمە ئیشی میدیایە بێت هەموو بابەتەکان یاخود هەموو ڕووەکان ئابووری و سیاسی بێنێتە بەردەم بینەر بڵێ ئەمانە لەوانەیە ڕوو بدەن لەوانەیە ئەمانە ڕوو بدەن و لە ئایندەیە ئەکرێ ئەم سیاسەتە بەم شێوازە بێت لە کوردستانە بەداخەوەی کە ئێمە تێبینیەکەین طبعا میدیای کوردی کەم و کوڕی تایبەتی خۆی هەیە ئەمەش دەرەنجامی ئەو ژینگە سیاسی و ژینگە کۆمەڵایەتی کە ئێمە تیاژین ئەمە طبیعیە لە هەموو وڵاتەکە لەوانەیە لە میدیا کەم و کوڕیکە بێ و خەڵکەکە خۆی ڕخنی لێ بگرێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین باسی میدیا بکەین ئەعلام ڕاگەیاندن ڕۆژنامەگەری واتە هەواڵ کتێبێک هەیە نووسەرێکی فەڕەنسی ئەگەر ناوەکەم فێرناندۆ تۆر کتێبێکی کردووە بە ناونیشانیان بڵاو کردوەوە بە ناونیشانی هەواڵ طبعا ئەم نووسەرە سەرۆک و مامۆستای ئەنستیویتی چاپەمەنیەکانە لە پاریس ئەڵێ هەواڵ بریتیە لە بڵاوکردنەوەی ڕێکوپێکی زانیاری و پێگەیشتنی یاخود پێگەیاندنی یاخود گەیاندنی بیرروڕای خەڵک بڵاوکردنەوەی زانیاریەکانە بڵاوکردنەوەی ڕاوبۆچوونەکانە بڵاوکردنەوەی ڕووداوەکانە لە جیهانە ئەمە بێ ئەگەر هەڵوێستێکی لەسەر بکەین واتە تۆکیت هەواڵێک بڵاوەکەیتەوە بێوکو خۆ بڵاویکەیتەوە ڕێکوپێک ناکرێت و تەحلیلی بۆ بکە بەداخەوەی کە ئیبینین ئێستا یعنی ئەم بابەتە گەر نەبێتە ڕخنەیەکی توند بەرامبەر هەندێک میدیاکار لە هەرێمی کوردستانە باوەکو خۆی باسی بکەین ڕخنەش بێت ئەبێ باس کرێت هەواڵ گواستنەوەیە یاخود زانیاریەکەی بە بینەرەکە نابێت تۆ بیت پەیامنێر بی بێژەر بیت ئەم هەواڵە تەحلیلاتی خۆتی بۆ بکەیت
طالب یعقوب یەکێکە لەو کەسانەی بێژەرێکی سووریە 42 ساڵ وابزان بۆ 45 ساڵ ئەزمموی هەیە تەنها لە هەواڵ خوێندنەوەیە. باش ئەزممویەکە تەمەنێکە تەمەنێکی زۆر گەورەیە. طالب یعقوب بێژەرێکی جا کتێبێکی هەیە بەناوی تەکنیکی ئەعلام، تەکنیکی ڕۆژنامەوانی، تەکنیکی میدیا، باسی زۆر تەفاسیلەکە. یەکێک لەوانە ئەڵێ کە تۆ ییت پێشکەشکاریت ڕاستە ئەبێت هەموو زانیاریەکان کۆ بکەیتەوانێ، وانی زانیاریت هەبێ لەسەر تەوەری بەرنامەکەت، بەڵام ناکرێت تۆ بیت عرضی عەزەڵاتی خۆت بکەی، یعنی بیت تداخلکی لە قسەکانی، یعنی تەئیدی قسەکانی من بکەی لەگەڵ ڕێزما بۆ بەڕێزت، مەبەستم ئەوەیە یعنی پێشکەشکارەکە تەئیدی قسەکانی بنکە، یان قسەکانی من بەشێکیشی ڕاست بێ تۆ بڵێ هەمووی هەڵەیە. یعنی ئەمانە نابێت پێشکەشکار و هەواڵ ساز و هەواڵ خوێن ئەو کەسێک کە بێژەرە و ئەو کەسێک کە پێیان نێرە ڕاو بۆ چوونی خۆی تێکەڵ بەشتەکان بکە. نمونەیەکی زیندوی ئێستا ئێمە ماوەیەکی زۆرە کێشەی موچەمان هەیە، ئەوەی کە ئەبینرێ لە میدیاکانە لە ڕاگەیاندنەکانە بابەتێکە کە پەیامنێرێکیێت ئەڵێ ئەمڕۆ موچە هەیە. یعنی من گەشتومەتەوە و کەسیری بابەتەکانم کردو تێبینیم لەسەر هەندێک شت هەبووە کە هەواڵەکانم بیستووە بە تایبەت لە کاتە ئاڵتونیەکانە، وەلەو من ینی کەم متابعی هەندێک لە هەواڵەکانەکەم، بەڵام ئەوی کە من تێبینیم کردبێ وەکو ڕۆژنامە نووسێک و میدیاکارێک متابعی ڕۆژانەی هەندێک ڕوودا و ئەکەین، هەندێک زانیاری و هەندێک هەواڵەکەین. پەیامنێرەکە ئەڵێ زۆر ئاساییە ئەم شەو هەواڵی موچە بڵاوە بێتەوە، ینی هەیە تەحلیلی بۆکە دانیشتووە هەر خۆی وەکو ڕۆژنامە نووسێک ئەڵێ بەم شێوازەیە موچەکە دێت فلان کەس فلان وەزیر فلان سەرۆک وەزیران بڕیاری لێ ئەدا لە کۆبوونەوەی بەیانیدا پەیامنێرەکە لای پەیامنێرەکە ئەڵێ پرسیاری لێکە ئەڵێ ئایا کارنامەی حکومەت بابەتی موچەی تێڵنا زۆر ئاساییە کوێ و تەبێژی حکومەتی مەسەلەن عێراقی بێڵێ نا زۆر ئاساییە گۆڕانکاری لە کارنامەکە ئەکرێ ئەم شەو سەعات 12 شەو گۆڕانکاری تیاکیانی کە قساکەی تو ئەم زانیارەن و لەکوێ هێناوە چۆن ئەتوانی بڵێیت کۆ بەیانی فلان شت ڕوو دەدات تۆ زانیاریت نی لەدەستی ئەمەیە میدیای کوردی ئەناڵێن هەبەدەستیەوە یعنی یەت لە فەزایەکەەوە یاخود لە تحلیلاتی خۆی و زانیاری دروستەکە تۆ نابێ بڵێ بەیانی موچەیە ئەو بەیانی شات و موچە نەبوو هەفتەی پێشەستا بوو وتیان موچەیەت بەیانی موچەیەت و نەشات کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران لە 100% بڕێ هەر باس نەکرا یعنی تۆ نابێ پەیامنێرێکی ئەبێت ڕاوبۆچوونی خۆت نابێت یعنی چۆن بڵیت بیخیتە ناو هەواڵەکەەوە بەڵکو ئەبێت تۆ بەس هەواڵەکە بگوازیتەوە و ئەگەری تێکەی ڕاوبۆچوونی خۆنا زانیارەکان کە من کۆم کردوونەتەوە بەمش ئاراستەیە لەوانەیە وابێت لەوانەیەشە وابێت ئێتر نابێت تۆ ئەمە دەرونیە تەمە بابەتێکی ترەوێت ئەم بینەر لە ڕووی دەرونیەوە چیلی ئەمە دوای قسەی لەسەرەکەین یعنی لە وڵاتانی جیهان ئەم بابەتانە من لە زانکۆ مامۆسایەک ببوورە ئەگەر تۆزێک قەوسێکم بێتێ لەوانێ ڕڵتی نەبێ بە میدیاوە زۆر ئەیوت لە فەڕەنسا بووین چوومەتە مارکێتێکەوە سێرەکەم پۆلیس هاتووتیانە تۆ ئەو جلی کە هەڵ بواسیوە لە جامخانەکەیە لە ناو دوکانەکەیان نیتە چۆن ئەو جلە هەڵەواسی بەو شێوازە محاسبەیان کردو ئەی تۆ چۆنی میدیاکارێکی لە ڕووی دەرونیەوە خەڵک ئێستا وێرانە ینی بەڕاستیان با بڵێن یعنی دەرونیان بەباشی ژیانی خۆی بەڕێ ناکە تۆ چۆنیت بەو شێوازە یاری بە دەرونی خەڵکەڵی بەیانی موچەیەت کە بوچەکەش نهات یعنی ئەمانە بێ ئێمە ئاگادار بین ینی میدیای کوردی ئەم هەواڵانە بێ بەم شێوازە بگوازێتەوە هەواڵی دووەم یاخود ئەرکی دووەمی میدیا بابەتی سەکۆی گفتوگۆکردنی زانیاریەکانە واتەم بەرنامەی من و تۆ بەڕێزت یاخود وتە بێژێکی وەزارەتەکان ئەمە پێڵێن سەکۆی گفتوگۆکردن و ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان بابەتی سێم کە تایبەتمەندی میدیایە کە گرنگترین تایبەتمەندەکانی میدیا با بڵێن بابەتی سەحافەی ئیستیقسائیە یعنی بنکۆڵکاری یعنی تۆ ئەبێ بیت نەک هەر لەسەر ڕوودا و ئیش بکەیت بەڵکو ئەبێت تۆ بیت ڕای گشتی تەوجیه بکەیت یاخود کاریگەری هەبێ لەسەر ڕای گشتی بابەتێک هەیە لە ڕووی ئابووریەوە بازار گرانە تۆ ببی راپۆرتێک بنکۆڵکاری بکەیت هەموو جیهاتەکان هەموو لایەنەکان وەرگری هۆکاری گرانی بازار چییە کێ بەرپرسەلەی بۆچی ئاوا کراوە لەوانەیە حکومەت نەبێت لەوانەیە بازرگانێک هۆکار بێت لەوانەیە وەزیرێک هۆکار بێت لەوانەیە حکومەت خۆی بەرپرس بێت لە گرانبوونی باز ئەبێ ئەمە پێی ئەڵێن
ڕۆژنامەگەری و ئەمە پێی ئەڵێن ئیتیکی ڕۆژنامەوانی و ئەمە پێی ئەڵێن ڕۆشتی میدیاکاری ئەبێ بەم شێوازە چونکە ئێمە بە میدیا و بە ڕۆژنامە نووس و یاخود بە ڕۆژنامەگەری ئەڵێن چی دەسەڵاتی چوارەم دەسەڵاتی چوارەم بریتی نییە لە گواستنەوەی هەواڵێکی لەگەڵ ڕێزمەیان ڕووداوێت بابەتێکی بێبەهایی کە هیچ کاریگەری نییە لەسەر کۆمەڵ بەس ئێوەشەکەی بزانم هەموو هەواڵێک ئەبێ بتوانین بیکەین بەس بزانم لە ڕووی میدیاییەوە خێرایی لە گەیاندن گرنگە یاخۆت ڕازگۆیی و ئایا تا چەند میدیای ئێمە و میدیای کوردی پابند بۆ بۆ دوو بابەتەوە یعنی خێرایی لە گەیاندنی بەلاوە گرنگە یاخۆت ڕازگۆیی و خەڵکیش کاردانەوەی چییە بەرامبەر بەوەی کە ئەوەی بەلاوە مەبەستە خێرا بێت لە گەیاندنی بابەتەکە یاخود بابەتەکە تا چەند ڕازگۆیە تا چەند ئەم بابەتە ڕاستە ئێستا گەر بڵین ڕووداوێک ڕوویداوە لە شاری سلەیمانی ئەبێت بینەر تاکی کۆمەڵگا بزانێت بەڵام نابێت پەلە بکرێت لە بەدەستدانی زانیاریەکان یاخود بڵاوکردنەوەی زانیارەکان بە هەموو شێوازێت چونکە ڕووداوەکە سەرەتا ڕوویاوە وەکو ڕۆژنامەنووسێک و هەموو کەسێکیش نازانێت هۆکاری ڕووداوەکە چی بووە ڕاستە گەیاندن بە خێرایی گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە تۆ بە دروستی و بەڕاستی هەواڵەکە بگەێنیتە بەرامبەرەکەت بەرز نییە تۆ لەبەر لایک و کۆمنت بیت هەواڵەکەی سەر بڵاوکەیتەوە لە دوای شان ڕاست نەبێت ئەمە کێشەکەم ئەمەگەر قسەی لەسەر بکەین سوۆسیال میدیا و کاریگەری لەسەر میدیای ئەمەی کە باسم کرد لە سەرەتاوە خۆی کە کەم و کوڕی لە میدیای هەیە سوۆسیال میدیاش کە هاتووە یعنی ئەم خەلەلیاوە بە میدیای کوردی کە زیاتر خراپتر بێت تویت هەواڵێک بڵێن بڵاوەکەی توانێ ڕاستیش نییە لەوانێت دوای پەشیمان بیتەوە لە هەواڵەکە لەیان ڕەواڵەکە بەو شێوازە نییە بۆ پەلەکەیت بۆ بێکم کەس تۆ بەڵام گرنگەکە لەوەیە تۆ ڕاستی و دروستی ئەم هەواڵە بگەینیتە بەرامبەرەکە بە شوەیەکی باشتر بە شێوازێکی ئەکادیمیتر ڕەچاوی ئیتیکی ڕۆژنامەگەریت کردبێت ئەخلاقیاتی ڕۆژنامەگەری و میدیا و پاراستە بێت ئەنجا تۆ بیت هەواڵەکە بڵاوکەیتەوە و تێگەێنی بینەرەکە کە ئەم ڕووداوە ئەم زانیاریە ئەم کۆبوونەوەیە ئەم بابەتە بۆچی ڕوویداوە بەڕای من دروست و ڕاستی هەواڵەکە زۆر لە گەیاندنی یاخود لە خێرایی گەیاندنی باشترە زۆر باشە بزانم مەرجە هەموو بابەتێک بکرێ بە هەواڵ چونکە ئێستا بەداخەوە ئەیبینین باسی سوۆسیال میدیاشێ کرد بە تایبەت هەنێک بابەت هەیە کە ئەخرەتە سوۆسیال میدیاوە کە گرنگێکی زۆرتری پێ ئەدرێ وەک لە تەلەڤیزیۆن وەک لە سوۆسیال میدیاکە ینی بابەتەکە بە هەند وەرناگیرێ یاخود هەر بابەت نیە هەر مۆزوع نیە سێرەکەی ئەکرێ بە بابەتێکی گەورە مەرجە هەموو بابەتێک بکرێ بە هەواڵ و بکرێ بەوەی کە بخرێتە بەرچاوی خەڵکەوە ئەم پرسیارە چۆن وەڵامەدرێتەوە ئەبێ بە چەند هۆکارێک وەڵام بین ئێمە سوۆسیال میدیا بۆ دامەزراوە سوۆسیال میدیا لە ئاکامی جیهانێکی یان بەرپاکردنی جیهانێکی فراوانی بەیەکەوە گرێدراوی تۆڕە کۆمەڵایەتەکان دروست یانی سوۆسیال میدیا با بڵین دیەکی بچووکە یاخود جیهانی بچوو کردوێتەوە لە مۆبایلەکە تا ئەتوانی هەموو زانیاری و هەواڵێک هەیە لە جیهانە تۆ بیبیستی ئەمە یعنی کەم و کوڕەکانی میدیای کوردی و مانەوە و چەقبەستوی میدیای فەرمی و میدیای کلاسیکی وای کردووە کە سوۆسیال میدیا فراوانتر بێ خۆی ئەم سوۆسیال میدیایە بەشێکی ڕەبتی هەیە بە میدیاوە یاخود میدیا ئەبێ وەکو ئامڕازێک بەکاری بێنێ لە بەشێکە بەڵام نابێت لە بەشێکی ترە بەکاری بێنە چۆن بەڕێزت ئەچیت بۆ فیستیڤاڵێ لەگەڵ هاوڕێکەکان لەگەڵ خێزانەکەدا زۆر تەبیعیە وەکو ڕۆژنامە نووسێکیشنا وەکو کەسێکی ئەتیادی لایڤێ بکەیتەوە یان ڕسمێک بگریت ئەمە ناگەێنێتەوەی کە تۆ کاری ڕۆژنامەگەری ئەەکەیت تو مجرەدەوەیتە دڵ یاخود معجبی بابەتێک بوویت حەزەکەی بڵاوی بکەیتەوە من ناکرێ وەکو بینەرێک بێ مناقەشەی لەگەڵ بەڕێستا بکەم تو ئازادی خۆتە تۆ وەکو ڕۆژنامەگەریەک ئەفۆ وەکو ڕۆژنامە نووسێک ئەمە بڵاو نەکردوێتەوانێ بەڵام میدیای کوردیت ئەم بابەتە ئەکا بە میدیای خۆی یعنی ئەم بابەتە ئەوەن کێ تۆ نەشیاوە بۆ بڵاوکردنەوە ناکرێ بڵاوی بکەیتەوانێ بەڕێزت ئەچیتە لەگەڵ ڕێزمان بوو هەموو کارێکی بازرگانی بەڵام کەسێک کە ڕیکلام ئەکا ئەو کاری ڕاگەاندن نییە ئەوە میدیا نییە کەسێک ئەچێتە فیستیڤاڵێکە و تو نابێ بە مایکێکەوە بەڕێز ئافو قسەش ینی دەم لە ڕووی بەڕێستەکە ئەڵێم بەڕێز یانی کەسێک میدیاکارێک مایکێکەوە ئەچێتە ناو فیستیڤاڵێکەوە ئەڵێ ئێمە لەگەڵ ئەم کەسەیە زۆر سەرکەوتووە نەشی ناسێ
زۆر سەرکەوتووە ئەوە تا گۆشێکی بۆ خۆی دانا و فلاش دەفرۆشێ ئەکرێ بە گفتوگۆ لەگەڵیان. من لەم ڕۆژانەوەزم پێش 2 ڕۆژ بوو ڕۆژنامە نووسێک لە یەکێک لە کەناڵەکان و سۆشیال میدیا یاخد بابەتانی کە پێڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆتە بە مایکێکەوە بە کامێرێکەوە چۆتە بەردەم کەسێکی بەڕێز ئەڵێ چۆنی باشی ئەخبارت چۆنە ئەی چیەکەی من تۆ هاوڕێ بووین چەند ساڵە یەکتریبان نەبینەوە چەند ساڵ بە چیەوە خەریک بووی ئێمە کی پڕۆپتی بە منەوە هەیە ئەلێ بزانم ئەم بابەتەی میدیایی بەڕێزت ڕۆژنامە گەری کە یاخۆ ڕۆژنامە نووسم بابەتە ڕۆژنامەوانی کە بەڕێزت پێشکەشەکەی بۆ من وەکو تاکێکی ناو کۆمەڵگە چ گرنگیکیە تۆ ڕەفێقەکە بینی و پێش 3 ساڵ هەواڵی ئەپرسیت و چاک چۆنی لەگەڵاکەیت یعنی منەمێ تێبگەم بزانم ئەمە گرنگەکەی لە چیایە تۆ چیتە ناو فیستیڤالێکەوە لە شوێنێکە کەسایەتێکە بینیوە ئەمە کارێکی میدیایی نییە بابەتمان نییە ینی ئێمە تۆ بڵێ بابەتمان نەبێت ینی بابەت هەیە ئیشی لەسەر بکەینەوە ئەم بابەتە بچووکانە بەڕاستیەوە ینی بابەتێکی زۆر بچووکە ئەگەر ئەوەش نە هەندێها و سەدەها بابەتە بینی ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئاوە ئەبێ بە مەوزوع ئەبێ بە مەسەن ڤیوەکەی ئەفرێ مەسەن ئەم هەموو لایک کۆمنتە بۆیە ینی ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە خۆی ڕۆژنامە نووس حەقێتی لەلایەکەوە کە بەرنامەیەکی ئەبێت میوانی دەست نەکەوێت ئێمە وەکو چەند ساڵێکە لە میدیایم ڕوبڕووی ئەو بوومەتەوانێ بە حکمی موقع جغرافیەکەمان شوێنە جغرافیەکەمان لانێ سلەیمانی جیاوازتر بێت لە هەولێر لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئەم بابەتە زۆر دووبارە بێتەوە لە عێراقا ساباوی هەیە یەکێک لە کەناڵەکانە کابراەک 2 لایف ئەکاتەوانێت ئەبێتە ترند ئەچ لە بەرنامەیەکی نیو سەعاتیە میوانداریەکە وە قسەکانیشی هیچ ینی بەهایەکی نییە کابرا هەر لە ڕووی ئەکادیمیشەوە ئەو شادەینێت تا زانیارێک بە خەڵک کێشەکەمان لەوایە لە خودی میدیاکارەکە لە خودی ڕۆژنامەنووسەکە ناکرێت تۆ بیتە لەم بازارە لە جادە لە شەقامەکانە سۆڕێتەوە چی و بینی بیکی بە بابەتێک و بڵاویکی تەوانێ ئێوە بۆ لایک و کۆمنت ئەگەڕێن و ڤیو یاخود ئەتانەوێ فعلەن ئێتیکی ڕۆژنامەوانی پێڕۆ بکەن یان ئەتانەوێت فعلەن ڕۆژنامەگەری بخەنە ئاستێکی ترەوە لەم ئاستێک کە هاتووە لە کە ڕێکەم ڕۆژنامەی کوردی دروست بۆ بن بۆ کوردستان هەتاوەکو ئێستا چ گۆڕانکاریەکتان کردووە لەگەڵ ئەم هەموو تەکنۆلۆژیایە کە هەیە سۆشیال میدیا وەکو وتمان جیهانێکی فراوانە بچوو کراوەتەوە لە ئەپلیکیشنێکە لە مۆبایلێکە ئەتوانی هەموو زانیارەکان بەدەست بێنی بەڵام بێت تۆ بە شێوازێکی باش ئەمانە بگەینیتە بەرامبەرەکەت نەک وەکو تۆ کار لەسەر ئەوە بکەیت هەر بابەتێک هەبێ لە ناو شەقامەکانە ناو بازارگان تۆ بیگوازیتەوانێت دووبارە بیکەیتەوە بە هەواڵ بۆ جاری سێمیش کەسێکی کە بێتە سەر تەلەڤیزیۆن ئەمە دووبارە بڵێتەوانێ من تووشی بەلە لەبم و هیچ زانیارێکیش بە من نەگەیاندووە و هەندێک بابەت هەیە پێویست بەوە ناکات تۆ بی بڵاوی بکەیتەوەن چونکە تۆ ڕۆژنامەنووسی بابەتی تر هەیە تۆ گەر ئاستی متابعی بابەتەکانی جیهان بکەیت نەک تۆ هەر ئەوەنەیە مایکێکە گرتە دەستەوە فلان سەعاتە تا فلان سەعات ئەمە دەوامی تۆ بیت هەر بابەتێک بدۆزیتەوانێ تەنهاوی کە بابەتەکە هەبێت ینی ئیشی خۆت کرد بێ و بیر بکەیتەوە ئەمە تا چەند دەستگاکەم پێشەخە ئەمە تا چەند کاریگەری بێتە سەر بەرامبەرەکەم بینەر تا چەند ئیسفادە ئەکا لەم لایکانی من لەم ببوورە لەم بابەتانی من تۆ ئەگەر پتەوێ ئەتوانی هەندێک بابەتی ڕووداوی مێژووی هەیە ئەتوانی پێویستی کەیتۆ بەم دۆخەی ئێستا هەیە هەندێک بنکۆڵکاری بکەی لە بابەتەکانە بڕووی کۆڵیتەوە بزانی بۆ فلانشت ڕوویاوە هۆکاری دواکەوتنی موچە چییە هۆکاری گرانبوونی بازار چییە بۆچی ئاراستەکردنی خەڵک بەم شێوازە هەیە ئایا ئەکرێ هەموو هەواڵک بڵاوکرێتەوەنێ ئەکرێ چەند جارێک وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بابەتی ئەڵێن بابەتی کوشتن و خۆکوشتن بڵاو مەکەنەوە سەرکی دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ کتابەکە بە فەرمی هاتووە بڵاوە بێتەوانێ وەچن تحلیلیشی بۆ ئەکەنە فلان کەس لە فلان ڕووداوە گیانی لە دەستدا بەم شێوازە گیانی لە دەستداوە ڕۆژنامەنووسێکیکەیەت ئەنج بینەریش ئەو فەزایەکە لە بەردەمیەتی طبعا مۆبایلەکە هەرچی زانیاری هەیە لە بەردەستایەتی کار لەسەر ئەوە ئەکا کە مۆبایلەکەی بەدەستەوەیەتی تر هەرچێک بێ ئەی بینێ تەسیریشی تێەکە لەگەڵ ڕێزمە جا بزانێ هەر یەک دەکە لەسەر بابەتێک مایتەوە ئیتر خۆی سوشیال میدیا وایە هەر ئەو بابەتانت بۆ هێنێتە بەردەمت کە پەیوەستە مەسەلەن بەوە وە لە مێشکیشتا ئەمێنێتەوە بۆیە ئەم بابەتە ئەبێت ڕێک بخرێتەوانێت بە تایبەت لەلایەنە پەیوەندیدارەکان و بۆ نمونە لە پەرلەمانی کوردستانە
یاسای 2009 ڕۆژنامەگەری یان تعدیل بکرێت هەموار کرێتەوە یان یاسایەک بۆ ئەم بابەتە یان ڕێنماییەک بۆ ئەم بابەتە بدۆزرێتەوە بەڕاستی ناکرێت بێ فیلتەر و بێ هیچ شتێک یعنی بڵێ تۆ بیت چیت بێ بڵاویکی توانێت ببێ ئەوەی بگەڕێتەوە بۆ یاسا و ڕێساکان ئەبێت کار لەسەر ئەوە بکەیت بتوانیت یاسایەک هەبێت ڕۆژنامە نووس بزانێ ئەمە یاسای ڕێی پێنایە هەموو هەواڵێ بڵاوکاتەوە و نابێت ئەم هەواڵانە بڵاوکرێتەوە هەموو بابەتێکیش و هەموو ڕووداوێکی شیاوی بڵاوکردنەوە نییە چونکە تۆ سوۆشیال میدیات هەیە ئەم سوۆشیال میدیا بەدەست بن و تۆیە لەوانێت تا حدێک باش بی بەد مناڵ ئەیگرێ بەدەست بەتەکی سەر تەلەڤیزیۆنەکە بتوانانی بیکوژێنیتەوە بەڵام مۆبایلەکە ناتوانێت هەریەتە بەردەستی ئەمە کاریگەری دەرونی خراپە بێ لەسەر پەروەردەکردنی کۆمەڵگە ئێمە وتمان میدیا ئەرکی سەرەکی پارێزگاریکردن لە بەهاکانی کۆمەڵگە لە بەهاکانی تاک لە ناو کۆمەڵگە ئەبێ بزانێ ئەم تاکتوکە و دەسەڵاتی چوارەبی نابێ هەموو شتێ بکەی بە هەواڵ ئاگاداری بە تۆ پەروەردەکردنی کۆمەڵگە بە تایبەت لێرەدا کە هەندێک خەڵک هەیە هەمومان ئاستی ڕۆشنبیریمان وەکو یەک نییە خەڵکی وا هەیە بە هەواڵێکی زۆر بەسیت باوەڕ ئەکەن بۆ ڕۆژی دووەمیش بڵێ هەواڵەکە ڕازنی ئەو هەر باوەڕی پێ بەچۆتە پێشکەوە ئەمە لە جیهانە لە ڕووی دەرونی و زۆر خراپە ئیشی لەسەرەکەن وە سزای ئەو کەناڵانە ئێدن کە هەموو بابەتێک ئەکەن بە هەواڵ و زانیاری و ئەیگوازنەوە بۆ بینەرەکە لە ڕووی دەرونیەوە چه مناڵ بێت چه هەرزەکار بێت کاریگەری لەسەرەکە یعنی بەپێی راپۆرتەکان بەپێی ڕێن ئەو بەیاناتانە یاخر ئەو زانیارانەی کە بڵاو بداوە لەلایەنە پەیوەندیدارەکەەوە ئەڵێن سوۆشیال میدیا هۆکاری سەرەکین بۆ بەداخەوە بۆ گیان لە دەستدانی هەندێک بابەت من نامێ بچمە تەفاسیل و بابەسی خۆکوشتن و گیان لە دەستدانی هەندێشت نەکەین هۆکاری سەرەکین بۆ جیابوونەوەی خێزان بۆ ڕوخاندنی خێزان هەمووی ئەڵە بۆ چونکە سانسۆرێک نییە چونکە فیلتەرێک نییە حکومەت لایانی پەیوەندیدار وەزارەتی ناوخۆ بێ وەزارەتی ڕۆشنبیری بێ ئەبێ ڕێنمایی دەرکە فیلتەرێک هەبێ نابێ هەموو شتێ بگوازرێتەوە بۆ لە ڕێی سوۆشیال میدیا بەتایبەتی چونکە ئێستا تەلەڤیزیۆن کاریگەری خۆی هەیە و هەندێک کەس زۆر متابعی تەلەڤیزیۆنەکەن و ڕادیۆش و ڕۆژنامەش ئەخوێن ناخوێنەوە بەڵام بەو شێوازە نییە بەڵام سوۆشیال میدیاکە باوترە ئەچێتە لای هەموو خەڵکی لە هەر دەقە و لە هەر شوێنێکا بێت بۆ هەموو ئاستەکان ئەگەر ئەمە بە فیلتەرێکان نەڕوە کۆمەڵگای کوردی تووشی لە ڕووی دەرونی و تووشی حاڵەتی دەرونی زۆر خراپ ببێ خێزانەکان هەڵاوشێنەوانێ بابەتی خۆکوشتن و تونند و تیژی زیاترە بن بۆ چونکە ئەوەی لە بەردەمیەتی ئەو بابەتانەیە کە تەشجیع ئەکرێن بۆ ئەوەی کە تاک لە ناو کۆمەڵگادا سەری لێ بشێرێ ئەمەڵێ موچە هاو بەیانی ئەوڵێ نەهاو ئەوڵێ فڵەخەتەی فڵان کەسە باسی ئەوەکە بزانم میدیاکار ئەتوانێ مەسەلەن بەژۆندەکانی گشتەکان لابا لەبەر ئەوەی مەسەلەن لەبەر بەژۆندە تایبەتەکانی خۆی بۆ نمونە باسیەوت کرد کە تەحلیلی بابەتێکە کاکە هیچ پەیوەندیان لەبارەیەوە ڕاستە زانیارێکی کۆکردێتەوە مەسەن باگراوندێکی هەیە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە مەسەلەن ڕێی خۆی بچەسبێنێ یاخۆ لایەنگری بکات یعنی ئەمە ئاسایی ئەگەر بۆ نمونە ڕاگەیاندن کار بابەتە گشتەکان لابا لەبەر بابەتە تایبەتیەکانی خۆی مەسەن بۆی ببێ بە ترێندێک مەسەلەن بۆی بابەتەکەی بتەقێتەوە ئیتر ئەو شتانی کە ئێستا ئەمە پەیوەندی بە چەند شتێکەوە یەکەم ئەو دەستگای کە کاری لێ دەکات ئەبێ ئەو بزانێت کە ئەو دەستگایەکی میدیاییە دەستگایەکی ئەعلامیە ئەبێ بزانێت ئەو کەسانی کە دەرئەکەون لەسەر شاشە چۆن مامەڵە لەگەڵ پرسەکانەکەن لەگەڵ زانیارەکانەکەن و نەیەڵن ینی پەشێوخان هەموو شتێک ئەبێ فلتەری خۆی هەبێ واتە یاسایەک هەبێ بۆ هەموو بابەتێک ئەگەر یاسا نەبێت ئەگەر ڕێسا نەبێ ئەگەر ڕێنمایی نەبێ ئەگەر سنوورێک نەبێ بۆ ئازادی ئەبێ بە فەوسە ئەگەر سنوورێک نەبێ بۆ میدیایی ئەبێتە شێواندنی کۆمەڵگە ئەگەر سنوورێک نەبێ بۆ چۆنیەتی مامەڵەکردنی خێزان لەگەڵ خۆیانە لە ناو خۆیانە ئەبێتە شێواودنی و هەڵوەشانەوەی ئەو خێزانە ئەبێ سنوورێک دابنرێ ئەبێت ئەو دەستگایەکە ئیشی تیاکرێ بەرنمەیەکی هەبێ ئێستا هەموو حیزبێکی سیاسی بەرنمێکی و پێڕەوەیکی خۆی هەیە هەموو وڵاتێک دەستوریکی خۆی هەیە ئەبێ ڕاگەیاندنکار یاخود با بڵێن دەستگایکی میدیایی بەرنمەیەکی تایبەتی خۆی هەبێ پێڕەوێکی خۆی هەبێ نێڵێت ئەم بێژەرە کە 40 ساڵیش خزمەتی هەبێ ئەبێ تیبینەکانی پێ بڵێ ئەڵێ لەم شێوازە وا بۆ سا ئەو کەناڵە میدیایانە جیهانەکان دوای هەموو بەرنمەیەک دائەنیشن تحلیلی بەرنمەکەکەن نقاتی زۆفی چی بوو خاڵ لاوازەکان چی بوو نەرێنەکان چی بوو چۆن خۆی میدیا
چەکێکی دووڕووە چەکێکی دوو سەرە ینی لایانی ئەرێنیت هەیە کە میدیا بێت پارێزگاری لە ڕەوشتی کۆمەڵگاکەکە کاریگەری هەبێت لەسەر بنیادانی کۆمەلگا لایانی دووەمی میدیا شێواندنی ئەو بەهایانە بەها ئەخلاقیانی کۆمەلگایە ئەبێ ئاوە تۆش تێبگەی کە تۆ بەرنمەیەەکەی لاانێن بەرنمەیە جانبی لاینەکە خراپەکەی زیاتر بێت لە لایەن وای ئەمە بابەتە دووەم هەموو ڕۆژنامە نووسێک هەموو ڕۆژنامە نووسێک سندیکایەک هەبێ بەسەریەوە کە متابعی بکات بە دوواداچوون بۆ کارەکانی بکات من لەگەڵ ڕێزمان بۆ سندیکای ڕۆژنامە نووسان ئێستا ئەبێمە زیاتر کارابن و یاسایەک هەبێ بۆ ڕێخستنەوەی کاری میدیایی لە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئێستا پێویستمان پێێتی ڕۆژنامە نووسان و میدیاکاران یاسایەک بزانن یاخود هەیان بێ بۆیە بزانن سنوورەکان تاکوێ ئەتوانن هەواڵ بڵاوکەنەوە سزایەک هەبێ و مافیش هەبێت بەڵام لەوە گرنگترە بێ ئەم بین ئەو قۆناغی کە ئەی کۆمەلگا و تاک چی بکا لێرە چۆن ئاسی ڕۆشنبیری خۆی بەرز بکاتەوە گوێ لە هەموو هەواڵێک نەکرێت و سێری هەموو هەواڵێک نەکات و لە هەمان کاتیشدا بڕۆژ بە هەموو هەواڵێک نەکات یعنی جیاوازی بکات فەرق بکات لە بینی کەسایەتیەک کە ڕیکلام ئەکا کە بابەتێکی دیکەی هەیە لەگەڵ ڕۆژنامە نووسێکە من میدیاکارم ئەبێ بزانم چی بڵاوەکەمەوە ئەو بەرامبەرەشم خۆم ڕۆژنامە نووسم بۆیە ئەبێ بەرامبەرەکەش بزانێت کە من ڕۆژنامە نووسم بەڵام ئەگەر هاتوو من بۆ نمونە بازرگانێک بووم منوەکو ڕۆژنامە نووس مامەڵە ناکەم من ڕیکلام ئەەکەم بۆ بابەتێکی خۆم ئەیتر تۆ پێویست ناکە سێریکەی تۆ گرنگ نییە بەلاتۆ من سێری ناکەم فڵان کەس بڵاوێ کاتەوانێ پێویست ناکە هەموو شتێک لەناو سوۆشیال میدیا ئێمە سێری بکەین پێویست ناکە من کابراایەک چۆ بۆ فڵان وڵات ستۆریکی خۆی بڵاوەکاتەوە بێ من تەداخل بکەم و بێ بە مناقەشە لەگەڵمان تۆ بۆچی ئەمە بڵاوەکەیتەوە ئەمە کاری ئازادی خۆیەتی خۆ کابرا ناڵێ من لە کارێکی میدیایم کردووە یاخود من ئەمە بۆ هەموو بۆ ڕای گشتی بڵاوەکەم وەکوتم یەکێک لە تایبەتبەندیەکانی میدیا تەوجیهکردن و ئاراستەکردنی ڕای گشتیە یعنی من کە ڕۆژنامە نووسم بێ بیر لەوە بکەمەوە کە من هەر قسەیەکەم بۆ ڕای گشتی ئەیکەم بەتاکید نەک ئەوە بۆ خۆمی بکەم یان ڕاو بۆ چوونی خۆم بڵاوکەمەوە گوێ لە کەسیش نەگرم ئەبێ گوێ لە بەرامبەرەکەت بگری ئەبێ بزانانی کۆمنتەکانی دوای تۆ چییە فیدباکی ئەم بەرنامەیە و چیە فیدباکی ئەم لایڤێکە کردوتەوە چییە کابرا ڕۆژنامە نووسیش نییە حەزەکە هەر لەسەر هەموو بابەتێک قسە بکە زۆرمان هەیە ئەمانە بۆ لای ببن بە مۆزوع لەگەڵ بۆ لایک و کۆمنتە بابەتەکە لێرای خۆیەک دێتەوە کە ئەم لایک و کۆمنتە داهاتێکی باشی بۆ ئەهێنێ و بەناوبانگیشیەکە ینی ئەچێتە سەر ئەم ڕێچکەیە ئەڵێ من ڕۆژنامە نووس بوو با بڵێن محەلیلی سیاسی بوویم شیکاری بۆ بابەتەکانەکەم ئەلەم ڕۆیەتە سەر سوۆشیال میدیا ئەی کاتەوە خۆیکە بە ڕۆژنامە نووس و تەشهیر ئەکا ئەمە کاری ڕۆژنامەوانی نییە بەڕاستی ئەمە کاری میدیایی نییە ئەبێ فیلتەرێک بۆ ئەمە دابرێسا لە عێراقا بابەتێکی پێڵە المحتوى الهابط یعنی ناوەڕۆکێکی ئاسنزم ئەو کەسانی کێن شتی خراپ بڵاو ئەکەنەوانێ ئەگیرێن دەستگیرەکرێن بەپێی یاسا ئەڵە تۆ فڵان لایڤ کردوتەوە تەشهیری کردووە قسەی نەشیاوتووە ئەبێ سزای خۆت وەرگرێت لێرەش ڕێگریە کرا لە زۆرێک لەو بابەتانی کە باست ئەستەکەم ئێستا من هیچیان بینەری هیچیان نیم و ئەو ئەپلیکیشنش بەکار نایەنم بەڵام ڕۆژانەیە بەردەمت ئەیبینیەوە بێ بە باس و خواست و بە هەواڵ بەس ئەوەی ئێستا ینی بینی بێتم و بیستی بێتم کە زۆرێک ڕێگری کراوەوە لەو لایڤانەوە لە ئەو بابەتانی کە ینی لەگەڵ ئێمە ناگونجە بەڕاستی ئیتر ئەوە زۆر بوون باشی خاونە زۆر بوون دواندا ئەخییان دوان دەستگیرەکەی شەشیکە لەم لە قوتەبێتەوانێ باسی و بابەتانە بەس بەداخەوە بۆ خەڵک خۆی ویستیان یعنی ئافو قسەشکەشە پێ ئەوڕم ببوورە خۆی ئاراستەیەک هەبوو کە لێرەش ئەمە بکرێت ینی بەڵام دیارە ڕێگری ئەکرێت لە هەندێک بابەتە بەڕاستی ینی ئێمە بێت فلتەرێک دابرین بۆ ئەو کەسانی کە لایڤەکەنەوە وە قسەی نەشیاوەڵێن بەڕاستی ینی ئەمە کاریگەری نەکات لەسەر کۆمەڵگا و تاکە بێت تۆ ینی کۆمەڵگاکەت ئەشێوێنی بەداخەوە پەروەردەکردنی مناڵەت بە ئاڕاستێکی خراپە سەرەتا ئێمە لە پەروەردە و لە خوێندنەوە دەست پێ بکەین بۆ بنیاددانی کۆمەڵگایەکی تێگەشت و پەروەردەیەکی باشی بکەین لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە ئەنجا ئەم سوۆشیال میدیایە بە فیلتەرێکان ئەڕوا و کەس سزا نەدرێ یاخود لایانی کەم فیلتەرێک دابرێت نێڵن ئەم هەموو لایڤە بکرێتەوانێ
چکەم بابەتی میدیایی نیە هیچ عیلاقەی بەسەر ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسیەوە نیە کابرا لە ناو سین یعنی لە چاین لەوێ ڕیکلام ئەکە من چەند بابەتێکی ئاوا ئەبینم بەبێ قسە بکرێت هەر لایڤێک ئەکرێتەوە لە یەکێک لە شەقامەکانی یابان حەزەکەی دووبارەیەکەیتەوەنە بەبێ ئەوەی هیچ شتێ بکرێت ئێمە چی دەرەخامە ئاستی ڕۆشنبیری ئەو وڵاتە دەرەخا کە چەند پێشکەوتون تۆش ینی ئەو هەستت هەیە ینی کە سێریشتێکی ئاواکەڵێ ئەم وڵاتە زۆر پێشکەوت ئەم کۆمەڵیا زۆر پێشکەوتون قسەش ناکەن یان لە هەندێک بابەتی ترە لە وڵاتانی جیهان لایڤێک ئەکە نەوانەیە بۆ ڕێکلامکردن بۆ چێشخانەیەک بێ بۆ کافتریایەک بێ بۆ شتێکی بازرگانی بێ بەبێ ئەوەی قسە بکە بە شێوازێکی جوان بەبێ ئەوی تەشهیرکە تۆ لێرە بابەتێکی بازرگانیت هەیە چێشخانەیەکت هەیە پێویست ناکە بێ تەشهیر بکەیت پێویست ناکە قسەی نەشیاو بکەیت ڕێکلام بۆ خۆت کە بزنسی خۆت بکەیت تەماحی چی تەگرێت چەند لایک و چەند کۆمنتێک لەبەر چەند $100 تۆیت ئاستی ڕۆشنبیری خەڵک خراپەکەی ینی گەنجیش گەنج هەیە نازانێت 10 ساڵ لە فلان کەس لەبەرەوەی لایڤێکی کردوتەوانێ ئەوە نەپارەی وەرگرتو منیش بۆ نەچمەوە من ئێستا ئەمە سەکۆیەکی میدیایی بۆ خۆم دروستکەم لە سوۆشیال میدیایە چەند برادێک پێم وڵانە کاکە کەس قسە گوێ لە تۆ ناگرێت بەسی چیەکەی ئەڵام فلان بابەت و نا چی گوێ لەگەڵ تۆ پێەکەن یان لەگەڵ ڕێزمان یان ئەبێ مۆدێر بی نازانم مۆدێلە چیە ئەمە کەسێکی بەناوبانگ بی قسەی نەشیاو بکەیت یاخود بەڕاستی ینی چارەسەرکردنی ئەم بابەتە بە من و تۆ ناکرێت ئەبێ ڕێنمایەک و یاسایەک هەبێ ڕێگری بکە لەم بابەتە نێڵن زیاتر تەشە لە بکات چونکە کاریگەریەکی زۆر خراپە بێ خەڵک ێستا هەر تااقەتی نییە سەری هەواڵ و زانیارەکان کە بەو شێوازێ خویاوتەم سوۆشیال میدیا کە کاریگەریکی خراپی کردوتە سەر کۆمەڵگاکە میدیا کارەکانی چوونەتە ئەم تەڵێوان کەوتونەتە ئەم تەڵێوە ئەچن ئەو بابەتانی کە گرنگە بۆ لای ئەو کەسایەتیانە ئەچن بڵاویەکەنەوە بەتەکیید کاک میران ئەمڕۆ زۆر خۆشحاڵم سپاس بۆ ئەو ڕێنمایی و زانیاریان و لەسەر بابەتەکە پێشکەشت هیوادارم بابەتێکی گرنگ بوو بێ قسەکانیشم جێ خۆی بوو بێ لە 170 بوو بێ کە ئامانجی بەرنامەکەمان پێکا بێت بەدڵنیاییەوە وایە سپاس بۆ ئامادەبوونیش بوو بەرنامەکە نەمزانی بەم شێوازە قسەکردنە وکو خۆت وتی پرۆگرامەکە وایە کە زۆر میوانی بەڕێزێڵەکە نەمزانی و کاتەکە تەواو بووە مش کاتی پرۆگرامەکە خۆت ئەزانی کە هەنێک پرۆگرامەیە کاتێکی دیاری کراوە دووبارە سپاس بۆ کاک میران ڕەشید محەممەد کە بەڕێزیان ڕاگەیاندن کار بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کە لەسەر ڕۆڵی میدیا لە قەیران و ڕووداوەکاندا تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.